اف روشاغو رود دا شريكو الروشلاتا نافيم طيبتي ناف بينام ایران و اسرائیل ده بریوه ده چه جگری بری علی کاری وزیری آسایشان نافخوی امریکایی جبو سیاستا روبونا ترور توم واریک جو واشنگتن میوانی میه سلاف بوده بریزواریک سپاس بو بشتاریاته شریکو دست پیکری تی چواد نرخینه بریزواریک شرکی دناف بینا هر دو والاتان ددمینه یانجی برفرهتر دبه دیتینا دوی درباره ده چیه؟ Yes, good evening to you and to your viewers. ئەم کاتان باش ئیسرائیل هێرشی کردووەتە سەر ئێران لەسەر خواست و ویستی سەرۆک ترامپ کە لە کاتێکدا کە ئەمریکا دەیەوێت لەگەڵ ئێران بگاتە ڕێککەوتن و ئەو مەرجانەی کە ئەمریکا دایناوە بۆ ئێران لە بەرامبەر مەرجەکان وتوێتی نەخێر و لەم ساتەشدا ئیسرائیل مەترسی لەسەر بوو و پێی وابوو کە ئێران زۆر نزیکە لەوەی کە دەستی بگاتە چەکی ئەتۆمی هەر بۆیەش ئەم هێرشی کردوتە سەر ئێران و پێشتریش سەرۆک ترامپ پێی وتبوو بە نەتەنیاهۆ ئەم هێرشە نەکەی بەڵام ئێستا بەجۆرێک لە جۆرەکان نەرمیەک هەیە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل بۆ هێرشکردنە سەر ئێران بلی بریزوارێک یعنی ئیران بەهەبوو ناخوا مثلا مەیاندنا ئورانیومی و بەهەبوو ناخۆژی گەفەکە لەسەر ڕۆژلاتان ئاڤین تایبەت ئیسرائیل و بەرژەبەندیên ئەمریکایی تو چاوا دەنرخینە؟ بەڵێ ئەم وڵاتە کار دەکات بۆ ناسەقامگیرکردنی ناوچەکە و ئێران دەستی هەیە لە لوبنان لە ناوچەکەدا دەستی هەیە چاوی لەوەیە کە ناوچەکە ناسەقام گیر بێت و هەروەها دەستی هەیە لە سیاسەتی عێراقی و دەستی هەیە لە کاروباری ناوخۆی عێراق و هەروەها لە بەحرین لە سعودیا کە هێرش کرایە سەر سعودیا لە ساڵی 2019ەوە هەروەها لە یەمەنیش دەستی هەیە هەموو ئەم بابەتانە ئێران دەستی تێدا هەیە کێشەکە ئەوەیە ئێران نایەوێت بێتە قەناعەت نایەوێت ڕێکەوتن بکە و چاوی لەوەیە کە ناسەقامگیری بکات ناسەقامگیری لە ناوچەکە بخولقێنێت و هەروەها دەیەوێت ئیسرائیل بە تەواوی لە ناو بەرێت ئەمە ئامانجێکی لە مێژینەی ئێرانە بەڵام ئەوەی کە ئێستا ئێران دەیکات کارێکی زۆر خراپە برێزوارێکە زوو ساتێ بگهمش بەرسەباتەکە و ئیران ناخوازە لە ڕۆژلاتا ناوین دەموکراسی پێکوەرە بتایبەتی وەکی مەسەلە وەکی نمونە عێراقی ئیران ناخوازێک و عێراق ببێ وڵاتێکی دەموکراتیک و خودی سەروەری بوونی دیموکراسی شتێکە لە ئێران هەڵبژاردن هەیە بەجۆرێک نیشان دەدات کە دیموکراسی لە وڵاتەکەدا هەیە بەڵام ئەو دیموکراسی کە لە ئێران هەیە سنووردارە و خەڵکی بۆیان نییە ڕاو بۆ چوونی سربەخۆی خۆیان دەربڕن و هەروەها گەندەڵیەکی زۆر لە وڵاتەکە هەیە و سەرڕای ئەوەی کە دەبێت ئێران چاوی لەسەر ناوخۆ و کێشەکانی ناوخۆی خۆی بێت بەڵام سەرنجی لەسەر وڵاتانی دیکەی ناوچەکەیە سەرنجی زیاتر خۆی مەشغوڵ کردووە بە دۆخی ناوچەکەوە وەک لەوەی کە سەرنجی لەسەر ناوخۆی وڵاتەکە بێت و ئێستا پزیشکیان سەرۆکۆماری ئێران دەسەڵاتەکانی سنووردارن ئەوەی کە دەسەڵاتی هەیە و خاوەن بڕیارە ڕێبەری باڵای ئێرانە نەوەک سەرۆکۆماری ئێران ئێران ئەم هەڵوێستەی ئەم کردەوانەی کە دەیکات لە دەرەوەی وڵاتەکەی خۆیەتی تەداخل و با بڵێ دەسوەردان لە وڵاتانی دیکەی ناوچەکە دەکات و چاوی لەوەیە کە ناسەقامگیری و کێشە لە ناوچەکە دروستکات برێسۆم تە گوت و ئەمریکا و ئیران لەسەر مێزارێ کەفتنی بوو شەشەم گەرد ئەو دێ پێکوەرێ
نها سروک ترامپ جار کی در پشتی در دسپیکرنا شرجی جارک دن سروک ترامپ بانگی ایرانی دکه کو وگری میزا ریکفتنی تباورت که در اوشایی رو ده ایران وگره میزا ریکفتنی؟ I think eventually Iran will come من back پێم to the وایە table. ئێران One of the دەگەڕێتەوە things سەر that the مێزی United گفتوگۆ States could try to do ئەوەی is to کە guarantee the ئەمریکا safety of the Iranian پێویستە foreign بیکات minister دەبێت tied to the talks by requiring گەرانتیەک Israel بۆ to ئەم refrain دانوستانانە from بکات attacks و on وا لە Israeli ئیسرائیل travel. بکات So I چی think دیکە that there هێرش will نەکاتە سەر eventually ئێران be و further دۆخێک negotiations. بخڵخێنێک But President Trump has made it دۆخێکی clear ئارام و سەقامگرە ناوچەکە دەستە بکاتەوە وەکو that دانوستانەکان he بەڕێوە sees بچن Iran's interests ئەو as being served by سەرۆک it ترامپ entering چاوی into an لەوەیە agreement with کە the United ڕێکەوتنێک States, لەگەڵ ئێران کە چونکە پێی وایە ئەمە لە بەرژەوەندی ئێران دەبێت adopt policy بە پێچەوانەی ئەوەی کە هێرش و جەنگ و ناسەقامگیری لە ناوچەکەدا ڕۆبدات و ئەوەی کە ئێستا بینیمان لە 24 کاتژمەی ڕابردوو وێرانکاریەکی زۆر لە ئێران ڕوویدا. باشە سەرۆک ترامپ دیار کرد کو گەر گەف لەسەر ئیسرائیلێ هەبێ ئێریشی لەسەر ئیسرائیلێ بێکردن ئەمریکا دێ پشتگیریە ئیسرائیلێ بکە ئەڤ هەلبەت شالی ئیرانی بە چاواتێ نرخاندن. So President Trump and Secretary of State سەرۆک Rubio have made ترامپ و clear وەزیری دەرەوەی that ئەمریکا the United ڕوونیان States did کردوێتەوە not کە participate in this attack. ئەمریکا لەم But it هێرشانەی is سەر true ئێران that the بەشدار United نابێت. States supports بەڵام Israel's وا defense دیارە کە against Iranian missile و attacks. ئەوەشیان And I دەرخستووە think we're و likely to ئاشکرایە see کە that ئەمریکا pattern لە continue. بەرگریکردن لە خاکی ئیسرائیل بەشدار دەبێت And there will be بله. a number of countries that will و be trying چەندین to وڵات de-escalate لە the ناوچەکە situation. لەسەر ئاستی There نێودەوڵەتی will هەوڵ be a دەدەن number بەڕێ of دۆخەکە efforts هێور to بکەنەوە try و to چەندین هەوڵ limit, دراوە چەندین the کار کراوە بۆ responses. ئەوەی But at this point, وەڵامەکان the military وەڵامی ئەم campaign هێرشانە is کەمتر carrying بکرێنەوە out, دۆخەکە most بۆ likely جاری to پێشوو continue. پێشتر And ئاسایی so we بکرێتەوە. will probably see continued targeting of ئێمە military لەوانەیە sites on لە both sides. چەند کاتژمێرەکانی داهاتوو ببینین کە ئیسرائیل یاخود ئێران هێرشکەنە سەر یەکدی. بەرپرسین ئیرانی هین پێش دەستپێکردنا شەر دیارکردن کو ئەگەر ئەمریکا ئالیکاریە ئیسرائیلی بکە لەگەڵ ئیسرائیلی جی بگرە دێ ئێریشی بنکەین ئەمریکای بکەن ئێریشی هەفپەیمانین ئەمریکا بکەن وسا دیارکردن سەکنا ئەمریکا چ دەبێت برێز تۆموارێک؟ Well, I certainly hope that Iran does not do that. من هیواخوازم ئێران ئەم کارە نەکات چونکە ئەمریکا زۆر بەهێز وەڵامی ئێران دەداتەوە. ئەگەر ئەم کارە بکات ئێران و پێشتریش ئەمریکا وتویەتی کە هێرش دەکەینە سەر ئێران ئەگەر ئەم کارە بکات وە لای هەمووان ڕوونەکە هێزی سەربازی ئەمریکا زۆر بەهێزترە لە ئێران. سەرکردە سەربازیەکانی ئێران دەزانن کە ئەمریکا زۆر بەهێزە و دەتوانێت زۆر باش و زۆر بەهێز لە ئێران بدات. لەبەر ئەم هۆکارەشە من پێم وانییە کە ئێران ئەم کارە بکات. ئەگەر ئەم کارە بکات بەڕاستی زۆر خراپ بەسەر ئێران دێت. باشە گەر هەن هەفپەیمانên ئیرانê vî karî bikin weke nimûne hin milîşiyatên li Iraqê ku girêdayî Îranê ne? ئەمە دەوەستێتەوە سەر بڕیاری گروپە چەکدارەکان. حوسیەکان لە یەمەن ئەگەر بەستێکیان کردووە لەگەڵ ئەمریکا کە هێرش نەکەنە سەر کەشتی و هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە. حوسیەکان وتویانەوە دووپاتیان کردوێتەوە لە هێرشەکانیان بۆ سەر ئیسرائیل بەردەوام دەبن. ئەگەر میلیشیاکان لە عێراق هەوڵ بدەن هێرش بکەنە سەر ئیسرائیل، ئیسرائیل بێد و دڵی وەڵامی دەبێت و بەرگری لە خۆی دەکات. بەڵام ئەگەر گروپە میلیشیاکان هێرش بکەنە سەر بنکەکانی ئەمریکا، ئەو کاتە بەرپرسیارەتەکە دەکەوێتە سەر حکوومەتی عێراق، دەبێت ڕایان گرێت و ئەمریکاش وەڵامی دەبێت
و ئەم گروپە چەکدارانە ڕوبەڕووی هێرشێکی تون دەبنەوە هاوشێوەی حیزبوڵا کە بینیمان چی بەسەر هات بەڵام پێم وانە کە شتێکی لەو شێوەیە بکەن ئەگەر بیانەوێت هاوکاری هاوپەیمانەکانیان بکەن شتێکی خراپ دەبێت. باشە لە هەرێما کوردستانی ئەڤ یەکتەی فکرکردن برێز تۆمڤاریک نوها لە ڤێر کۆنسۆلۆسخانەیە مەزنترین کۆنسۆلۆسخانەیە ئەمریکا لە حەولێرەیە فرۆخانەیە حەولێرێ گەلک جاران بووە ئارمانجە ڤان میلیشیاتان درۆژێکی وسادە ئەو دکارن کارێکی وسا دیسە بکەن؟ نازانم کە گروپە چەکدارەکان دەیانەوێت چی بکەن بەڵام ئەوەی کە ئێستا هەیە هەلوێستی ئەمریکا چ دریان؟ هەڵوێستی ئەمریکا ئەوە دەبێت کە تۆڵە دەکاتەوە لە هەر گروپێک کە هێرش بکاتە سەر بەرژەوەندیەکانی و بنکە سەربازیەکانی. وەرم ورژی برێز تۆم یعنی ئیرۆ تویتێکە سەرۆک وەزیرێ ئیسرائیلێ بەنیامین نێتەنیاهو بوو دەبێژە کو ڕاستیەکن و دیرۆکەکن و ڕۆژهەڵاتان ئاڤین دێ ڕوو بدە. دوێ دەربارەی دەگەردیتناتە وەربگرم تو چاوات خوێنێ vê تویتە نێتەنیاهو؟ ئەو هیواخوازەکە ئێران کارەکانی لە بەدەستێنانی چەکی ئەتۆمی ڕاگرێت و هەروەها لەو کارانەی بوەستێت کە لەو کارە شەڕانگێزیانەی کە هێرش بکاتە سەر ئیسرائیل و هێرش بکاتە سەر وڵاتانی دراوسێ و دەبێت بە جۆرێک ئێران مامەڵە بکات ئاشتیانە بێت. بۆ نمونە لەگەڵ هەرێمی کوردستان دەبێت بە ئاشتیانە لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ عێراق لەگەڵ وڵاتانی دراوسێ مامەڵە بکات. ئەمە ئاڵنگاریەکە کە ڕوبەڕووی تەواوی وڵاتانی ناوچەکە بووەتەوە کە ئەم وڵاتانە نازانن کە بە چ شێوازێک مامەڵە لەگەڵ ئێران بکەن. ئەمە یەکێکە لە پرسە ئەمنیە گرنگەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە دەبێت ئێران بە جۆرێک مامەڵە بکات لەگەڵ وڵاتانی ناوچەکە دۆستایەتی هەبێت بە شێوەیەکی دراوسەیەکی دۆستانە مامەڵە لەگەڵ وڵاتانی بکات. ئەو مامەڵەی کە کردوەتی لەگەڵ بەحرین لەگەڵ سعودیا لەگەڵ یەمەن لەگەڵ هەر وڵاتێکی دیکەی ناوچەکە دەبێت وازی لێبێنێت. پرسیارەکە ئەوەیە ئایا ئێران واز لەم کردوانەی دەهێنێت ئایا دەبێتە وڵاتێکی ئارەم لە ناوچەکە؟ هەر دوێ چەرچەوەی دەشتە بپرسم یعنی شەر بەرفەرەح ببە مەترسی لەسەر هەف پەیمانین ئەمریکا لە ڕۆژهەڵاتان ئاڤین هەیە وەکی عەرەبستانە سعودی ئیمارات ئوردن هەرێما کوردستانی مەترسی لەسەر وان هەیە؟ پرسیارەکە ئەوەیە ئایا ئێران چی دەکات؟ ئەوەی کە بە شێوەیەکی ئاشکرا وتویانە ئەمریکا بە بەرپرسیار دەزانن کە پشتیوانی لە ئیسرائیل دەکات و ئەگەر هەر هێرشێکی مەترسیداریان هەر هێرشێکی هەڵە بکرێت دەکرێت بارودۆخەکە زۆر خراپتر ببێت. و کاتێک کە تۆ هێرش دەکەیتە سەر وڵاتێک تۆ نازانێ ئەم موشەکە لەکوێ دەکەوێتە خوارەوە ئەم موشەکە زیان بەکێ دەگەێنێت دەکرێت زیان بە کەسێک بگەێنێت کە تۆ نەتەوێت دەکرێت زیان بە وڵاتێک بگەێنێت کە تۆ نەتەوێت یاخۆت تەنانەت ئێرانیش ئەگەر ئەو هێرشانەی دەکات ئەو موشەکە دەیکات لەوانەیە سەروەری وڵاتێکی دیکە پێشێل بکات بۆیە دەبێت زۆر بە وریاییەوە مامەڵە بکرێت. هیواخوازین کە ئێران خۆی دوور بگرێت لە هەر هێرشێک لە هەر تۆڵەکردنەوەیەک تاوەکو نەبێتە هۆی فراوانبوونی هێرشەکە. برێز تۆمڤاریک
خوندناتە چییە گەلۆ پشتی 6 مەهان پشتی ساڵێکێ ڕۆژهەڵاتان ناوین دەبێ ڕۆژهەڵاتێک ناوین ژێ ئیرۆ باشتر؟ We certainly can hope so. هیواخوازین وابێت یەکێک لەو شتانەی کە من بۆ چوونم لەسەری هەیە دەبێت هەوڵێک هەبێت لەلایەن ئەمریکا لەلایەن وڵاتانی دیکە بە شێوەیەکی کردداری و ڕشتکار لەسەر پرۆسەی ئاشتی بکەن و ئاگربەت لە غەزە دەستەبەر بکرێت بۆ ئەوەی ئاشتی بگەڕێتەوە ناوچەکە چەندین ئاڵنگاری هەیە لە ناوچەکە بەڵام سەرۆک ترەمپ پێم وایە کە دەتوانێت کەسایەتێکی هەیە دەتوانێت کەسایەتیە جیاوازەکان بیرڕات جیاوازەکان کۆ بکاتەوە ئاشتی دەستەبەر بکات و ئێستا ئیسرائیل چاوی لەوەیە کە پرۆگرامی ئەتۆمی ئێران لەناو بەرێت و هیوا دەخوازین کە ئیسرائیل بە شێوەیەک مامەڵە بکات لە داهاتوودا نەبێتە هۆی زیادبوونی گرژیەکان و ئەگەر ئێرانیش دەیەوێت چەکی ئەتۆمی دروست بکات بە هەمان شێوە هێرشەکانی ئیسرائیل بەردەوام دەبن لەسەر ئێران بۆیە دەبێت ئێران لەم مەترسیەتێ بگات لە کاتێکدا کە تۆ دەبیتە خاوەنی چەکی ئەتۆمی ئیسرائیل و ئەمریکا و وڵاتانی دیکە ڕێگری لەم کارە دەکەن لەوانەیە هێرشت بکەنە سەر تۆ پێویستە بیت بە شێوەی دیپلۆماسی ڕێکەوتنێ لەگەڵ ئەم وڵاتانە بکەیت تاوەکو سزاکانی سەر وڵاتەکەت هەڵگیرێن و دەبێت بە شێوەیەکی باش مامەڵە لەگەڵ وڵاتانی دراوسێشت بکەیت بۆ ئەوەی خۆشگوزەرانی و ئاشتی بگەڕێتەوە ناوچەکە بگەڕێتەوە بۆ ئێران بگەڕێتەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەمە دەوەستێتەوە سەر تاران ئایا چه ئاراستەیەک دەگرنە بەر بەێ تێگەهشتم سپاس بۆتە برێز تۆمواریک جگەرێ بەرەی یالیکاری وەزیری ئاسایشە نەفقەیە ئەمریکا ji bo siyaseta ڕوبووربوونا تەرۆریژ واشنگتن نەگەلمەوە